ئەم کاتان باش بینرانی خۆشەویست بەرنامەیەکی دیکەی لاپەڕی حەوتان پێشکەش دەکەم. کۆماری خوازەکان لە هەڵبژاردننی میاندەورەی ڕۆژی سێشەممە سێزەی خەزەڵوەری کۆنگرەی ئەمریکا زۆرینەی کورسی سێنایانەوە دەستێنا و بەو شێوەیە هەردوو مەجلیسی نوێنەران و سێنا کەوتە دەستیان. دموکراتەکان لە دەوری پێشووی سێنا خاوەنی 55 کورسی بوون، بەڵام بە لەدەستدانی 6 کورسی سێنایان ڕادستی کۆماری خوازەکان کرد. بەشداربوانی هەڵبژاردن لە ایالەتەکانی ڤێرجینیای ڕۆژئاوا، ئارکانزاس، داکۆتی باشوور، مۆنتانا، کارۆلینای باکوور و کۆلۆرادۆ و دەنگیان بە پەلەڕەوانی کۆماری خوازدا. هێشتا ئاکامی هەڵبژاردن لە چەند ناوچەی دیاری نەکراوە، بەڵام ئاکامیە و ناوچانە هیچ گۆڕانێک لە سەرکەوتنی کۆماری خوازەکاندا پێک ناهێنێت. میچ مەککانێل، نوێنەری کۆماری خوازی ایالەتی کێنتاکی لە سێنا بۆ شەشەمین جار توانی دەنگی زۆرینەی ئەو ایالەتە وەدەست بهێنێت و ببێت بە ڕێبەری زۆرینەی سێنا. ئەو ئەختیارەی ئەوەی هەیە کە دیاری بکات کام گەڵاڵە لە سێنادا بۆ دەنگدان باسی لێ بکردرێت. راپۆرتێک لەم پەیوەندەدا ببینن. کۆماری خوازەکان لە هەڵبژاردننی میاندەورەی ڕۆژی سێشەممە سیازدەی خەزەڵوەری کونگرەی ئەمریکا زۆرینەی کورسی سێنایان وەدەستهێنا و بەو شێوەیە هەردوو مەجلیسی نوێنەران و سێنا کەوتە دەستیان. دموکراتەکان لە دەورەی پێشوو سێنا خاوەنی 55 کورسی بوون، بەڵام بە لەدەستدانی 6 کورسی سێنایان ڕادستی کۆماری خوازەکان کرد. بەشداربوانی هەڵبژاردنەکان لە ایالەتەکانی ڤێرجینیای ڕۆژئاوا، ئارکانزاس، داکۆتای باشوور، مۆنتانا، کارۆلیانی باکوور و کۆلۆرادۆ دەنگیان بە پاڵێوەرانی کۆماری خوازدا. هێشتا ئاکامی هەڵبژاردن لە چەند ناوچە دیاری نەکراوە، بەڵام ئاکامی ئەو ناوچانە هیچ گۆڕانکارێک لە سەرکەوتنی کۆماری خوازەکاندا پێک ناهێنێت. میچ مەککانێل، نوێنەری کۆماری خواز ایالاتی کێنتاکی لە سێنا بۆ شەشەمین جار توانی دەنگی زۆرینەی ئەو ایالاتە وەدەست بهێنێت و ببێت بە ڕێبەری زۆرینەی سێنا. ئەو ئەختیاری ئەوەی هەیە کە دیاری بکە کام گەڵاڵە لە سێنادا بۆ دەنگدان باسی لێ بکردرێ. باراک ئۆباما سەرۆک کۆماری ئەمریکا وتبووی لەوانەیە دموکراتەکان تووشی ساختینە ڕکابەری هەڵبژاردن بن کە لە ساڵی 1958ەوە بێوێنە بووە. کاتێک کە کۆماری خوازەکان 13 کورسی سێنایان لە دەورانی سەرۆک کۆماری دوایت ئایزێنهاوێر لەدەستدا. بەو شێوەیە دەبێت باراک ئۆباما سەرۆک کۆماری دموکرات 2 ساڵی دیکە سەرۆک کۆماری خۆی لەگەڵ کنگرەی ژێر کۆنتڕۆڵی کۆماری خوازەکان بەرەو ڕوو بێت. ئەم سەرکەوتنە لە سەراسەری جیهاندا کاردانەوەی جیاوازی هەبووە. لە رووسیا جێگری وەزیری دەرەوەی رووسیا وتوویەتی ئەم سەرکەوتنە هیچ ئاڵوگۆڕێک لە باشتربوونی پەیوەندی نێوان واشنگتۆن و مۆسکۆ دروست ناکات. بەپێی هەواڵی هەواڵنێری ئیتارتاس، سێرگی ڕیابکۆف ڕۆژی هەینی لە کاردانەوە بە ئاکامی هەڵبژاردنەکانی کۆنگرەی ئەمریکا دەڵێت نابێت چاوەڕوانی باشتربوونی پەیوەندی نێوان رووسیا و ئامریکا بین. ڕیابکۆف لە درێژەدا دەڵێت ئەوەی کە هێز بەڕێوەبەری و یاسادانەریەکان لە هەموو کا زۆرتر دوو جەمسەری بوون. یارمەتیەک بۆ چارەسەرکردنی کێشە گەورەکانی نێوان رووسیا و ئامریکا نادات. ڕیابکۆف لە درێژەدا دەڵێت دەوڵەت لە ڕوانگەی ئیمکانی مۆنۆردانەوە لە سیاسەتی دەرەکیدا سەیری ڕووداوەکان دەکات. لە کاتێکدا کونگرە کاتی خۆی بۆ شەڕی نێوان حیزبەکان تەرخان دەکات. هەر بەمبۆنەوە نابێت چاوەڕوانی ئاڵوگۆڕی ئەرێنی لە پەیوەندی نێوان رووسیا و ئامریکادا ببین. لە هەمان کاتدا و لە ئێران ئەو سەرکەوتنە کاردانەوەی جیاوازی هەبوو. هەندێک لایەن کە لە حەسەن ڕۆحانی سەرۆک کۆمارەوە نزیکن پێیان وایە ئەم هەڵبژاردنانە هیچ کاریگەرێکی لەسەر وتوێژە ناوەکیەکانی نێوان کۆماری ئیسلامی و ڕۆژئاوا دانانێت. بەڵام هەندێکی تر دەڵێن سەرکەوتنی کۆماری خوازەکان لە هەڵبژاردنەکانی کۆنگرەدا کاریگەری دەبێت لەسەر ئەو وتوێژانە و لەم ناوەدا گروپگەلێک بۆ ڕۆژنامەی کەیهان لەوەی کە سەرکەوتنی کۆماری خوازەکان لەوانەیە ببێتە هۆکاری ڕاوەستانی وتوێژە ناوەکیەکان زۆر شادمانن. محمود واعزی وەزیری ئیرتباطاتی کۆماری ئیسلامی کە چەندین ساڵ لە زانکۆکانی ئامریکادا دەرسی خوێندووە سەبار بە سەرکەوتنی کۆماری خوازەکان لەو هەڵبژاردنانە وەک کاریگەری لەسەر وتوێژە ناوەکیەکان دەڵێت ئەوەی کە کۆماری خوازەکان لە مەجلیسی سنا و نوێنەراندا زۆرینیان بەدەستهێناوە کاریگەری لەسەر وتوێژە ناوەکیەکان نابێت. واعزی دەڵێت وتوێژە ناوەکیەکان لە مانگەدا درێژەی پێدەدرێت و تا دەستپێکی کاری نوێنەرانی نوێی کونگرە واتە مانگی ڕێبەدان کاتێکی زۆر لەبەردەستدایە بۆ سەرکەوتنی وتوێژەکان. لە مەجلیسی کۆماری ئیسلامیدا هەندێک کەس وەک وتەبێژی کۆمیسیۆنی ئەمنیەتی نەتەوەیی و سیاسەتی دەرەکی پێیان وایە سەرکەوتنی کۆماری خوازەکان لە هەڵبژاردنەکاندا کاریگەری لەسەر وتوێژە ناوەکیەکان نابێت. بەڵام لە بەرامبەر ئەم ڕوانگەدا هەندێک لایەن نیگەرانی خۆیان سەبار بە هەڵبژاردنەکان دەربڕیوە.
ڕۆژنامەی ئافتابیەز لە راپۆرتێکدا مێژووی کۆماری خوازەکان لە دەسەڵاتدا هەڵدەسەنگێنێت و پرسیار دەکات کە ئایا کونگرەی ئامریکا گیانی ڕێکەوتنی ناوەکی دەگرێت. ئەو ڕۆژنامە لە درێژەدا دەنووسێت کۆماری خوازەکان ڕەفیقی نێوەی ڕێگای وتوێژەکانن. هەروەها ڕۆژنامەی شەڕ بە پشتبەستن بەوەی کە گەورەترین گەمارۆی نەوتی دژ بە کۆماری ئیسلامی بە ناوی پرۆژەی داهاتوو لە کاتی دەسەڵاتداری کۆماری خوازەکان لە سێنادا پەسەند کرا لەسەر ئەو باوەڕەیە کە ئەو سەرکەوتنە کاریگەری زۆری لەسەر وتوێژە ناوەکیەکان دەبێت. هەروەها ڕۆژنامەی دەوڵەتی ئێران دەڵێت کێشەی سەرەکی کۆماری ئیسلامی و ئامریکا لەسەر لابردنی گەمارۆکانە و ئێستا بەبوونی زۆرینەی کۆماری خوازەکان لە کونگرەدا تەنانەت ئەگەر سەرۆک کۆماری ئامریکا بیهەوێت گەمارۆکان لا ببات لەوانەیە کونگرە دژایەتی بکات. لەم نێوانەدا هەندێک لایەن لە سەرکەوتنی کۆماری خوازەکان لە هەردوو مەجلیسی سێنا و نوێنەراندا شادمانن. لەوانە ڕۆژنامەی کەیهانەکە دژایەتی وتوێژی نێوان کۆماری ئیسلامی ڕۆژئاوا دەکات و بە ئاماژە بە سێزدەی گەڵاڕێزان و مەراسیمی حکوومەتی ساڵیادی دەست بەسەرداگرتنی سەفارەتی ئامریکا ئەو ڕۆژە وەکو نیشانەیەک بۆ نەبوونی ئیمکانی ئاشتی نێوان کۆماری ئیسلامی و ئامریکا دەزانێت. جێگەی ئاماژەیە لە هەڵبژاردنەکانی میاندەورەی کونگرەی ئامریکادا کە ڕۆژی سێشەممە 13 خەزاوەڵ بەڕێوەچوو بۆ یەکەمین جار لە 8 ساڵی ڕابردوودا کۆماری خوازەکان زۆرینەی هەردوو مەجلیسی سنا و نوێنەرانیان بەدەستهێنا. بەڵە بەرەزان لە دوای ساڵی 2006 ئەوەی یەکەم جارە کە حیزبی دموکراتی ئەمریکا کۆنتڕۆلی هەردوو ناوەندی بڕیاردان و یاسادانان واتە کۆنگرەس و سێنا لەدەستدات و دەکەوێتە دەستی لایەنی کۆماری خواست. بەتایبەت لەم قۆناغا گرنگە کە ئەمریکا لەگەڵ کێشەیەکی گەورە بە ناوی داعش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەستەویەخەیە و هاوپەیمانێکی پێکهێناوە بۆ ڕوبەڕووبوونەوەی دژی ئەو گروپە تەروریستیە. ڕاستی ئەوەیە هەر جۆرە ئاڵوگۆڕێکی سیاسی لە ئەمریکا کە یەکەم هێزی سەدەربازی و ئابووری جیهانە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر هاوکێشەکان لە ئاز نێودەوڵەتی و هەمیشە دەوڵەتان بە هەستیاریەوە چاو دەبڕنا هەڵبژاردنەکانی ئەو وڵاتە. ڕووناکە سیاسەتەکانی ئۆباما و نەرمێنواندنی لە بەرامبەر هەندێک لایەن و دەوڵەت بوو بە بیانوویەک کە کۆماری خوازەکان بە باشترین شێوە کەڵکی لێوەرگرن. بۆ نمونە لە قەیرانی ئۆکراین واشنگتۆن بە شێوەی پێویست ئەنەیتوانی پاڵپشتی لە دەوڵەتێ بکات کە بەتەواوەتی سەر بە ڕۆژئاوایە و گەمەکەی لانیکەم لە کورتماوەدا با ڕووسەکان دۆڕاند. لە سووریا سیاسەتەکانی ئەمریکا لە پشتیوانی لاواز لە ئۆپۆزیسیۆن لە بەرامبەر پاڵپشتی ڕووسەکان لە بەشار ئەسەد دیسان دۆڕانێکی بەرچاوی بەخۆ بینی. لە عێراقیش بەڕای زۆربەی کاناسان کشانەوەی هێزەکانی ئەمریکا بە فەرمانی ئۆباما هۆکاری سەرەکی بوو ئەو قەیرانەیە کە ئێستا لە وڵاتە سەری هەڵداوە. لە ئاز ناوخۆیش ناکۆکی نێوان ئۆباما و کۆماری خوازەکان لەسەر گەڵاڵی بودجە و نرخی ماڵیات لەسەر داهات و پەسەند نەکردنی لالایەن نوێنەرانی کۆنگرسی ئامریکا وای کرد کە بۆ ماوەیەک دەوڵەتی ئەمریکا تووشی داخران بوو. کۆی ئەوانە و کەڵک وەرگرتنی کۆماری خوازەکان لەو هەلەگەلە وای کرد کە لەم هەڵبژارگەلە لایەنی دموکرات دۆڕاندنێکی بەرچاو بخۆ ببێنێت. کێشە لەوەدایە کە 2 ساڵ لە ماوەی سەرۆکۆماری ئۆباما ماوە و ئێستا ناوبراو لە گەماروی کۆماری خوازەکاندایە. پرسیاری گرنگ ئەوەیە کە ئایا لەو 2 ساڵەدا ئۆباما چۆن دەتوانێت بەرنامەکانی خۆی پێش ببات و ئایا ناچار دەبێت باج بە لایەنی بەرامبەر بدات یان نا. هەواڵێک لەسەر کوردستان ڕۆژهەڵات و مینەکانی کۆماری ئیسلامی تادێ لە ڕۆژهەڵاتی کوردستان کارەسات زیاد دەکات. ساڵێک لەمەوبەر لە ڕووداوێکدا 7 منداڵی گوندی نشکاشی سەر بە شاری مەریوان لە کوردستانی ڕۆژهەڵات لە کاتی یاریکردندا مینیان پێدا تەقیەوە و بە سەختی بریندار بوون. ئەو کات منداڵە بریندارەکان گوازرانەوە بۆ نەخۆشخانەی مەریوان و نەشتەرگەریان بۆ کرا. بەڵام ئەو منداڵانە کە هێشتا پڕیشکەی مینەکان لە نێو دەستەیاندا ماوە زۆر بەزووی لەبیرکران. ساڵێک بەسەر ڕووداوەکەدا تێپەڕ بوو بە وتەی کەسوکاری منداڵان نشکاش لە ماوەی ڕابردوودا تەنیا قایمقامی مەریوان و چەند بەرپرسێکی ناوچەکە سەردانی ماڵی منداڵەکانیان کرد و چەند کیلۆیە قەند و ڕۆن و برنجیان بە دیاری بۆ بردوون. حوسێن ئەحمەدی نیاز پارێزەری منداڵانی نشکاش بە هەواڵێرەکانی ڕاگەیاندووە بەپێی مادەی 2 دەستوری ئێران حکوومەت بەرپرسی یەکەمە لە قەرەبووکردنەوە و لە ئەستۆگرتنی هەموو تێچوویەکی چارەسەرکردنیان. بەڵام تا ئێستا ئەوە نەکراوە و بەرپرسانی ناوچەیش لە مەریوان کەمتەرخەم بوون. ڕۆژی 29 دەی 2014 بە هەوڵی چەند چالاکێکی مەدەنی و پارێزەری منداڵانی نشکاش تیمێکی پزیشکی نەخۆشخانەی نووری ئەفشاری تاران و چەند ڕێکخراوێکی خێرخوازی دیکە تێچووی نەشتەرگەری و تیماری ئەو منداڵان گرتاستۆ تا ئێستاش 6 لەو منداڵانە نەشتەرگەری و پشکنینی پزیشکیان بۆ کراوە.
بە هەوڵی پارێزەری منداڵانی نیشکەش حەسەن قازیزادە هەشمی وەزیری تەندروستی لە کابینەی حەسەن ڕوحانی بە هاوڕێتی جێگری خۆی و چەند نوێنەری شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە مەجلیسی کۆماری ئیسلامی ڕۆژی هەینی ڕابردوو لە نەخۆشخانەی ئەفشاری تاران سەردانی ئەو شەژ منداڵیان کردووە. راپۆرتێک لەم پەیوەندەدا بینی و دێمەوڵاتان. ساڵێک لەمەوبەر لە ڕووداوێکدا 7 منداڵی گوندی نشکاشی سەر بە شاری مەریوان لە کوردستانی ڕۆژهەڵات لە کاتی یاریکردندا مینیان پێدا تەقیەوە و بە سەختی بریندار بوون. ئەو کات منداڵە بریندارەکان گوازرانەوە بۆ نەخۆشخانەی مەریوان و نەشتەرگەریان بۆ کرا، بەڵام ئەو منداڵانە کە هێشتا پریشکی مینەکان لە نێو جەستەیاندا ماوە زۆر بە زوویی لەبیر کران. ساڵێک بەسەر ڕووداوەکەدا تێپەڕیوە بە کوتەی کە سوکاری منداڵانی نشکاش لە ماوەی ڕابردوودا تەنیا قایم مەقامی مەریوان و چەند بەرپرسێکی ناوچەکە سەردانی ماڵی منداڵەکانیان کردووە و چەند کیلۆیە قەن و ڕۆن و برنجیان بۆ دیاری بۆ بردوون. حوسێن ئەحمەدی نیاز پارێزەری منداڵانی نشکاش بە هەواڵنێریەکانی ڕاگەیاندووە. بە پێی مادەی 2 دەستوری ئێران حکوومەت بەرپرسی یەکەمە لە قەرەبووکردنەوە و لە ئەستۆگرتنی هەموو تێچوویەکی چارەسەرکردنیان، بەڵام تا ئێستا ئەوە نەکراوە و بەرپرسانی ناوچەیش لە مەریوان کەمتەر خەم بوون. ڕۆژی 29 دەی 2014 بە هەوڵی چەند چالاکوانێکی مەدەنی و پارێزەری منداڵانی نشکاش تیمێکی پزیشکی نەخۆشخانەی نورەفشاری تاران و چەند ڕێکخراوێکی خێرخوازی دیکە تێچووی نەشتەرگەری و تیماری ئەو منداڵانیان گرتە ئەستۆ. تا ئێستا 6 لەو منداڵانە نەشتەرگەری و پشکنینی پزیشکیان بۆ کراوە. بەڵام هەواڵەکان هیچ خۆش نەبوون. یەکێک لە منداڵانی نشکاش بە ناوی ئاڵا بەهۆی نزیکبوونەوەی پریشکی مین لە دەماری چاوەکانی سۆمای یەکێک لە چاوەکانی لەدەستدا. ئێستا مەترسی ئەوە هەیە کە چاوەکەی دیکەشی لەدەست بدات. هەروەها گەشین کە لە ڕووداوەکەدا لاقێکی پەڕی بوو، ئێستا لاقی لە جیاتی درێژبوون بە ئاراستی پانیدا گەورە دەبێت. تیمی پزیشکی نەخۆشخانەی ئەفشار لەو بارەوە ڕایگەیاندووە. چاوی ئاڵا و لاقی گەشین بەهۆی هەڵەی پزیشکی نەخۆشخانەی مەریوان و ئەنجام نەدانی نەشتەرگەری لە کاتی پێویستدا وایان بەسەر هاتووە. حوسێن ئەحمەدی نیاز سەبارەت بە تەندروستی گەشین دەڵێت گەشین ئێستاش خۆی بەوەوە نەگرتووە کە لاقی پەڕیوە، شەوانە کە دەخەوێت لە ناکاو هەڵدەستێتە سەر پێ و بەردەبێتەوە و دەست بە گریان دەکات. یەکێکی دیکە لە منداڵەکان بە ناوی مەتین کە باوکی کارمەندی شارەوانیە خۆی پاراستووە لەوەی منداڵەکەی بۆ نەخۆشخانەی ئەفشار بنێرێ. پەروین زەبێحی چالاکی مافەکانی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بۆ بابەتە دەڵێت باوکی ئەو منداڵە لەوە ترساوە کە ئەگەر ئەو کارە بکات حکوومەت لە سەرکار دەری بکات. بە هەوڵی پارێزەری منداڵانی نشکاش حەسەن قازیزادە هاشمی وەزیری تەندروستی لە کابینەی حەسەن ڕوحانی بە هاوڕێیەتی جێگری خۆی و چەند نوێنەری شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە مەجلسی کۆماری ئیسلامی ڕۆژی هەینی ڕابردوو لە نەخۆشخانەی ئەفشاری تاران سەردانی ئەو 6 منداڵی کردووە. کەماڵ حوسێنی چالاکوانی مافی مرۆڤ لە نەخۆشخانەی ئەفشار سەبارەت بەو سەردانە دەڵێت وەزیری تەندروستی لە میانەی سەردانیدا بۆ نەخۆشخانەی ئەفشار هەموو منداڵانی گوندی نشکاشی بەسەر کردەوە و لە ڕێی تیمی پزیشکی و پارێزەری ئەو منداڵانەوە لە ڕەوشی تەندروستیان ئاگادار بووە. بە کوتەی کەماڵ حوسێنی وەزیری تەندروستی بەڵێنی داوە لە نەخۆشخانەی تایبەتی خۆی نوری تاران پشکنین بۆ چاوی ئاڵا و یەکێکی دیکە لە منداڵەکان بکات و ئەگەر پێویستی کرد نەشتەرگەری بۆ چاوی هەردووکیان بکات. حوسێن ئەحمەدی نیاز پارێزەری منداڵانی نشکاش سەبارەت بە سەردانی وەزیری تەندروستی وتوێتی سەردانی وەزیری تەندروستی سەرکەوتنێکی گەورە بوو بۆ منداڵانی نشکاش و هەموو ئەو هاونیشتمانیانەی کە لە کوردستانی ڕۆژهەڵات ڕۆژانە دەبنە قوربانی مین و هەڵەی پزیشکی. ئێمە وەزیرمان ئاگادار کردەوە لە دۆخی خراپی ئەو منداڵانە و پرسی هەڵەی پزیشکی لە کوردستانی ڕۆژهەڵات. ئەویش بەڵێنی پێداین کە بە زووترین کات سەردانی کوردستان بکات. بە کوتەی حوسێن ئەحمەدی نیاز جێگری وەزیری تەندروستی ئێران دوای بینینی منداڵانی نشکاش و ئاگاداربوونەوە لە دۆخی خراپی قوتابخانەکەیان هەر لەوێ بەڵێنی ئەوەی بەو منداڵانە داوە کە بە زووترین کات قوتابخانەیەکی پێشکەوتویان لە گوندی نشکاش بۆ دروست بکات. لەو سەردانەدا لینگە پێڵاوێکی گەشین سەرنجی وەزیری تەندروستی ئێرانی ڕاکێشا. ئەگەرچی گەشین ئێستا تەنیا لاقێک و تاکە پێڵاوێکی هەیە، بەڵام ئەو تاکە پێڵاوەشی دڕابوو. لەو گرتانەی کە لە نەخۆشخانەی ئەفشارەوە نێردراون دەردەکەوێت کە وەزیری تەندروستی پێڵاوەکەی گەشینی گرتووەتە دەست و لە گەشین دەپرسێت لە مەریوان ئێستا کەشوهەوا دەبێت سارد بێت، لاقەکانت سەرمایە نابێت؟ پاشان داوا دەکات کە پێڵاوی نوێی بۆ بکردرێ. حوسێن ئەحمەدی نیاز پارێزەری منداڵانی نشکاش دەڵێت پێشتر کەس سەرنجی منداڵانی نشکاشی نەدەدا و ئەوان بە تەواوی کەوتبوونە پەراوێزەوە، بەڵام دوای ئەوەی ئەو پرسە لە ڕاگەیاندنەکاندا باسکرا
وەزیری تەندروستی سەردانی منداڵانی نشکاشی کرد. وەزیری تەندروستی ئێران خۆی پزیشکی چاوە، بەر لەوەی ببێتە وەزیری تەندروستی لە نەخۆشخانەی نووری تایبەت بە چاو نەشتەرگەری دەکرد. ئەحمەدی نیاز کە پارێزەری چەند قوربانیەکی دیکەی پرسی مینە لە کوردستانی ڕۆژهەڵات دەڵێت ساڵانە دەیان کەس لە کوردستانی ڕۆژهەڵات دەبنە قوربانی ئەو مینانەی کە حکوومەت لە سەردەمی شەڕ چاندوونی. ئەحمەدی نیاز بەسەرهاتێک دەگێڕێتەوە و دەڵێت لە یەکێک لە گوندەکانی شاری سنە منداڵێک لە نزیکی بنکەیەکی سەربازی حکوومەت سەرقاڵی یاریکردن دەبێت لە ناکاو مینێکی پێدا دەتەقێتەوە. سەربازەکان بە بینینی ئەو ڕووداوە هەوڵ دەدەن ئەو منداڵە لە مەیدانی مینەکە ڕزگار بکەن. منداڵەکە لە کاتێکدا کە لاقێکی پەڕی بوو هاواری دەکرد توخوا لێم مەدەن، بە بابم دەڵێ مینەکەتان بۆ بکڕێتەوە. بەپێی ئامارە فەرمیەکانی ئێران کۆماری ئیسلامی دووهەمین وڵاتە لە ڕووی زۆری ئەو مینانەی کە لە خاکەکەیدا چێندراون. ساڵانە زیاتر لە 500 کەس لە 4 پارێزگای کوردستانی ڕۆژهەڵات کە هاوسنووری عێراق و باشووری کوردستانن دەبنە قوربانی مینە چێندراوەکانی سەردەمی شەڕی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران. بەڵە بەڕێزان لە کاتی ئێستا و پاش 26 ساڵ دوای تەواوبوونی شەڕی ئێران عێراق نزیک بە 2 ملیۆن هکتار لە زەویەکانی سنووری ڕۆژئاوای باشووری ڕۆژئاوا ئێران ئالوودەمینە و بە پێی وتەی بەرپرسانی کۆماری ئیسلامی لانەکەم 2 ملیۆن مەعن و تەقەمەنی دیکە لەو ناوچانەدا بەجێ ماوە و تاوکە ئێستا لالایەن دەوڵەت خاوێن نەکراوەتەوە. ئەگەرچی هەندێک ئاماژە بە ژمارەیەکی سەسوورهێنەر دەکات. ناوەندێکی لێکۆڵینەوە دەڵێت ژمارەی مین و ئەو تەقەمەنیانەی کە لە ڕۆژئاوای ئێران بەجێ ماوە نزیک بە 30 ملیۆنە. بە هەر شێوە ڕاستی ئەوەیە تاکو ئێستا سەدان کەس لە شارەمەندانی مەدەنی کە زۆربەیەشیان کوردن بوونەتە قوربانی ئەو کێشەیە و سیر لەوەدایە کۆماری ئیسلامی ئێران تەنانەت وەکو شارەمەندێکی قوربانی شەڕ لەگەڵیان مامەڵەی نەکردووە و زۆربەی بریندارەکانی یان بە پارەی خۆیان چارەسەری برینەکانیان کردووە یان ئێستاش لەگەڵ دژوارەکانی ژیانی کەمەندامی دەسەویەخەن و دەوڵەتیش گوێ بۆ هیچ یەکیان شل ناکات. یەکێک لەو نمونەگەلە تەقینەوەی مین لە ئاوای نشکاشی سەر بە مەریوان بوو کە بۆ هۆی برینداری و کەمەندامی 7 منداڵی بێتاوانی کورد. بەڵام تاکو ئێستا و سەرڕای ئەوەی کە وەکیلی ئەو 7 منداڵە بە دۆداچوونی کارەکانی کردووە حکوومەتی ئیسلامی ئامادە نەبووە کە خزمەتگوزاری شیاو بداتە ئەو قوربانیانە. ڕوونا کە کۆماری ئیسلامی بە بیانەی پرسی ئەمنیەتی ئامادە نییە کە ناوچە کوردەکان لە دێوزمەی مین خاوێن بکاتەوە و لەم نێوانەشدا ئەوە شارەمەندانی کوردن کە دەبنە قوربانی و حکوومەتی تارانیش بە هیچ یەک لە بەڵێنە نێودەوڵەتیەکانی خۆی لەو بوارەدا پابەد نییە. لە ڕاستیدا دیاردەی تەقینەوەی من بۆ بە بەشێک لە مێنەتی سنوورنشینەکانی کوردستان بە ئارامی بە شوێنەی ساڵانە گیانی دەیان مرۆڤ دەستێنێت و دەیان کەسیش کەم ئەندام دەکات. کارە ساتێک کە بە درێژی زەمان ئاسەواری دەرونی و کۆمەڵایەتی قۆڵی دەبێت لە ناو خەڵکی سەر سنوور و جۆرە ترسێکی خستۆتە ناو کۆمەلگا کە لە خودی تەقینەوەکە کارەسات بارترە. لەم نێوانەشدا کۆماری ئیسلامی تەنیا شتێک کە بۆی گرنگ نییە گیان و ماڵ و چارەنووسی شارۆمەندانی کووردە. هەواڵێکی دیکە و بەسیجی سپای پاسداران لە زانکۆی سنا ڕایدەگەێنێت بەشێک لەو خۆپیشاندانانەی لە ڕۆژانی ڕابردوودا لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەڕێوەچوون لەلایەن حیزبەکانی دژبەری کۆماری ئیسلامیەوە بەڕێوەچوونەوە و حیزبانە ڕاستەوخۆ دەستیان لە سازدانی ئەو خۆپیشاندانە بووە. بەرپرسی بەسیجی خوێندکارانی کوردستانی ڕۆژهەڵات لە شاری سنە دەڵێت لە دوای هێرشی چەکدارانی داعش بۆ سەر شارەکانی شەنگال و کۆبانێ کۆماری ئیسلامی هاوکاری ئەو ناوچانەی داوە و بە ئاماژەدان بە خۆپیشاندانەکانی ئەم دویانەی کوردستانی ڕۆژهەڵات دەڵێت ئەو هەوڵانە جێی پرسیار و گومانن. بەوتەیە و بەرپرسەی بەسیج حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە هەندانی چالاکانی مەدەنی و ڕێکخراوە مەدەنیەکان ئاڵۆزی لە کوردستان دروست دەکەن. علی محەممەد پەنا ڕخنەی لەوە گرتووە کە بۆچی مۆڵەتی خۆپیشاندان بۆ پشتیوانی لە کۆبانێ دراوە. لە خۆپیشاندانە چەندین کەمپین بۆ پشتیوانی لە کۆبانێ ڕاگەیەندرا. لە خۆپیشاندانەکانی حوتی ڕابردوودا پۆلیس هێرشی کردە سەر خۆپیشاندەران و چەندین کەسی لێ دەستگیر کردن. هەر بەو بۆنەوە چەند چالاکی مەدەنی و لا بەڕێوەبەرانی خۆپیشاندانەکان لالایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بانکێشتی ئیداری ئیتلاعاتی هێزی انتزامی شاری سنەکراون. محمود محمودی، سۆهراب جەلالی، ئەنوەر سعد موچی و ئەجلال قەوامی ئەو 4 کەسن کە بانکێشتی ئیداری ئیتلاعاتی هێزی انتزامی شاری سنەکراون. راپۆرتێک لەم پەیوەندەدا ببینن. بەسیجی سپای پاسداران لە زانکۆی سنا ڕایدەگەێنێ بەشێک لەو خۆپیشاندانەی لە ڕۆژانی ڕابردوودا لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەڕێوەچوون لەلایەن حیزبەکانی دژبەری کۆماری ئیسلامیەوە بەڕێوەچوون و ئەو حیزبانە ڕاستەوخۆ دەستیان لە سازدانی ئەو خۆپیشاندانەدا بووە.
بەرپرسی بەسیجی خوێندکاری کوردستانی ڕۆژهەڵات لە شاری سنە دەڵێت لە دوای هێرشی چەکدارانی داعش بۆ سەر شارەکانی شنگاڵ و کۆبانێ کۆماری ئیسلامی هاوکاری ئەو ناوچانەی داوە و بە ئاماژەدان بە خۆپیشاندانەکانی ئەم دوایانەی کوردستانی ڕۆژهەڵات دەڵێت ئەو هەوڵانە جێی پرسیار و گومانن. بەوتەی ئەو بەرپرسەی بەسیج حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە هاندانی چالاکانی مەدەنی و ڕێکخراوە مەدەنیەکان ئاڵۆزی لە کوردستان دروست بکەن. علی محەممەد پەنا ڕخنەی لەوە گرتووەکە بۆچی مۆڵەتی خۆپیشاندان بۆ پشتیوانی لە کۆبانێ دراوە. لەو خۆپیشاندانەدا چەندین کەمپین بۆ پشتیوانی لە کۆبانێ ڕاگەیەندرا. لە خۆپیشاندانەکانی حوتی ڕابردوودا پۆلیس هێرشی کردە سەر خۆپیشاندەران و چەندین کەسی لێ دەستگیرکردن. هەر بەو بۆنەوە چەند چالاکی مەدەنی و لە بەڕێوبەرانی خۆپیشاندانەکان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بانکێشتی ئیدارەی ئیطلاعاتی هێزی ئینتیزامی شاری سنەکراون. محمود محمودی، سۆهراب جەلالی، ئەنوەر سەعەد موچی و ئجلال قەوامی ئەو چوار کەسە بوون کە بانکێشتی ئیدارەی ئیطلاعاتی هێزی ئینتیزامی شاری سنەکراون. بەپێی هەواڵی بڵاوکراوە لە فەیسبووکی کەمپینی کۆبانێ بەتەنیا جێمەهێڵن محمود محمودی، سۆهراب جەلالی، ئەنوەر سەعەد موچی و ئجلال قەوامی چوار چالاکی مەدەنی و مافی مرۆیی بانکێشی ئیطلاعاتی هێزی ئینتیزامی شاری سنەکران. جێگەی باسەکە هێزەکانی ئینتیزامی ئەو چوار چالاکەیان لە بەشداریکردنی کۆبوونەوەکانی پشتیوانی لە کۆبانێ قەدەغە کردووە. شایانی باسە لە خۆپیشاندان و هاتنە سەرشەقامی خەڵکی شارە جیاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵات بۆ پشتیوانی لە کۆبانێ هێزە ئەمنیەتیەکان زۆرتر لە 230 کەس لە بەشداربووانی ئەو خۆپیشاندانیان بانکێشت و دەست بەسەر کرد. ڕۆژی شەممە دەی خەزەڵوەر بەرامبەر لەگەڵ 1 نۆڤامبەر وەک ڕۆژی جیهانی کۆبانێ ناونراوە بم بۆنەوە کوردەکانی سەرانسەری جیهان و لایەنگرانی کۆبانێ لەم ڕۆژەدا ڕێپێوان و خۆپیشاندان بەمبەستی پشتیوانی لە کۆبانێ بەڕێوە دەبن. بەپێی هەواڵی کەمپینی بەرگری لە مافی زیندانیانی سیاسی و مەدەنی بە بۆنەی بەشداریکردن لە ڕێپێوان و خۆپیشاندانەکانی ئەم دوایانە کە بۆ پشتیوانی لە خۆڕاگری خەڵکی کۆبانێ لە زۆربەی شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەڕێوەچوو هێزە ئەمنیەتی و ئیطلاعاتەکانی کۆماری ئیسلامی لە شاری سنە تا ئێستا دایان شارمەندی ئەو شارەیان بانکێشت و دەست بەسەر کردووە. بەپێی ئەو هەواڵە بە دوای ناڕزایەتیەکەی خەڵکی شاری سنە لە ڕۆژی هەینی بەرامبەر بە دەی خەزاڵوەر کە بۆ پشتیوانیکردن لە کۆبانێ بەڕێوەچوو بوو تا ئێستا هێزە ئەمنیەتەکان 12 شارۆمەندی سنەیان بە ناوەکانی خالد حسێنی، نعمەت نعمەتی، فەرید لەتیفی، شەهلا نادروەیسی، ئەکبەر گولابی، مەسعود زەمانی، شاران بەخشەندە، یەدوڵڵا سەمەدی، عومەر شەعبانی، سۆهراب جەلالی، چیا ڕۆستەمی و پشتیوان حسەینیان دەست بەسەر کردووە. جێگەی ئاماژەیە یەکێک لە چالاکانی مافی مرۆڤی شاری سنە لەم بارەوە بە کەمپینی ڕاگەیاندووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا دەیان شارۆمەندی سنەی بەدەستی هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی دەست بەسەر کراون کە بە دوای چەند کاتژمێردا چەندین کەسیان ئازاد کراون، بەڵام تا ئێستاکە باقی ئەو دەست بەسەر کراوانە لە ئیدارەی ئیطلاعاتدا بەسەر دەبن و تەنانەت بنەماڵەکانیشیان هیچ زانیاریەکیان لەسەریان نییە. محمود محمودی، سۆهراب جەلالی، ئەنوەر موچی و ئجلال قەوامی ڕێکخرانی کەمپینی کۆبانێ بەتەنیا نەهێڵن پاش بانکهێشتیان لە هەر جۆرە بەشداریەک لە کۆبوونەوەکانی پشتیوانی لە کۆبانێ قەدەغە کراون. ئجلال قەوامی ئەندامی بەڕێوبەری کەمپینی پشتیوانی لە کۆبانێ لە وتوێت لەگەڵ ڕاگەیاندنەکاندا دەڵێت مەبەستی ئەو هەڵوێست و دەست بەسەرگرتنانە تەنها میلیتاریزەکردنی کەشی کوردستانی ڕۆژهەڵاتە کە هەندێک کەس بەرژەوەندی خۆیان لەو کەشە میلیتاریزیەدا دەبینن. ئجلال قەوامی لە بەشێکی دیکەی وتوێژەکەدا ئاماژە بەوە دەدات کە ئەو کەسانە مەترسیەکی زۆریان لە بزوتنەوە جەماوەریەکان و ئازادە مەدەنیەکان هەیە و هۆکاری هەڵوێستی بەرپرسی بەسیجی خوێندکاری سنە بۆ دوو فاقی نێوان لایەنەکانی دەسەڵات دەگەڕێنێتەوە. خۆشەویستان، دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی و چەند کەسێک لە بەشداربوانی خۆپیشاندان پاڵپشتی لە کۆبانێ لە شاری سنە دوو ڕاستیمان دەخاتە بەرچاو. یەکەم ئەوەی کە تا هاتووە کۆماری ئیسلامی تەحمل و توانای لە بەرامبەر لایەنەکان کەمتر و کەمتر بووە، تەنانەت لە ڕێپێوانێکی لەو شێوە کە بۆ خۆی مۆڵەتی پێداوە و دژ بە هێزێکی تۆریستی نێودەوڵەتیە کە حکوومەت بانگەشەی دژایەتی لەگەڵی دەکات، بەرپرسانی تاران ناتوانن تەحملی خەڵک لەسەر شەقامەکان بکات. پێدەچێت حکوومەتی ئیسلامی ئەوە وەکو مەشقێک بۆ دوا ڕۆژ ڕەتاو دەکات کە ئەگەر بەری پێنەگرێت ئەوە خەڵک هێدی فێری ناڕەزایەتی دەڕبین لەسەر شەقام دەبن و جارێکی دیکە دژ بە هەمان خودی کۆماری ئیسلامی دێنە سەر شەقام و چی دیکە ترسیان دەڕژێت و وڕێیان بەرز دەبێتەوە. بۆیە کۆماری ئیسلامی بە توندی دژی هەر چەشنا ڕێپێوانێکە کە بۆ لایەنگری لە خۆی نەبێت و بە سەرکوت و زەبر و زەنگ تەنانەت ڕێپێوانێکی مۆڵەت پێدراو دەکاتە پرسێکی ئەمنێتی تاوەکو خەڵک چاوترسیان بکات. خاڵی دووهەم کۆماری ئیسلامی هەوڵی داوە لە ڕووداوەکان و لە ناو دڵی قەیرانەکان و بە کەڵەوەرگرتن لە هەستی مافخوازانەی خەڵک بەرژەوەندی خۆشی بپارێزێت و ئامانجەکانی بپێکێت.
حکوومەتی فریوکاری ئاینی لەلایەک بە خەڵک مۆڵەت دەدات کە بەشداری خۆپشاندانێکی لەو شێوە بن تا پرۆپاگەندا بۆی بکات لە ئاستی دەرەوە و پاشان چالاکانی دەست بەسەر دەکات تا لە هەمان کاتدا خەڵکی ناخۆیش نەوێرن ناڕەزایەتی خۆیان نیشان بدەن. بەڵام ئەوە لەبیر نەکەین دروشمەکانی خەڵک پێش داعشی عەرەبی خودی داعشی ناوخۆیی لەخۆ دەگرێتەوە کە هەمان داعشی شیعەی ئێرانیە. بۆیە حکوومەت لە ترسی تەشەنەکردنی ئەو ڕوانگەی دژ بە خۆیە بە هیچ شێوە چی دیکە ئامادە نییە ڕیسک بکات و مۆڵەت بدات بە خەڵک کە لە بۆنەیەکی لەو شێوە دەنگی خۆیان برز بکەنەوە. بەڵە خۆشەویستان بەرنامەی لاپەڕی حەوتان پێشکەشکرا تا بەرنمەیەکی دیکە هەربژی بە شادی و سەربەرزێ.